خۆشەویستان ڕۆڵی گەنج و گەنج لە کۆمەڵگەدا بابەتێکی زۆر زۆر گرنگە. سواز بۆخۆ ئێمە لە دوا سەرژمێری کە لە چەند ڕۆژ و ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان و عێراقرا بۆمان دەرکەوت بە پێی و ئامارە سەرەتایانی کە هەن دانیشتوانی عێراق و دانیشتوانی هەرێمی کوردستان دانیشتوانێکی گەنجن وەک هەندێک وڵاتی ئەوروپی و ڕۆژئاوایی نییە دانیشتوانێ بن کە گەنجی کەم بێت. ئەمەش زۆر زۆر ینی بابەتێکی با بڵین ترسناکە بۆ داهاتووی ئەو وڵاتانە. بەڵام سواز بەخوا لای ئێمە کۆمەڵگەیەکی گەنجن و گەنجمان زۆرە. ئەبێ گەنج ڕۆڵی چی بێ؟ بێگومان ئێمە وەک تاکی مسلمان خۆی پروردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئاینە پیرۆزەکەشمان ڕۆڵی داوە بە گەنج. ینی بۆ نمونە لە نیاخان یەکێک لەو پرسیارانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ لە هەموو کەسێکە کرێ ئەو یەکە لی ئەپرسن تۆ گەنجیت لە چیا بەسەر بردووە و کاتانەی هەتە لە چیا بەسەرت بردووە و لە بابەتەکانی دیکە لە تەنمی بەشەری واتە گەشە پێدانی مرۆیی و لە هەموو ئەو بابەتانە ڕۆڵی گەنج ڕۆڵێکی پێشەنگەوە دەوترێت هەموو شۆڕشەکان گەنج کردوانە بێگومان. بۆیە گەنج زۆر زۆر گرنگ و کاریگەرە. ئێمە ئەمڕۆ لەسەر گەنجان چۆن کاتەکانیان بەدەستکەوت بزانن کاتیش بێگومان قسەی زۆر لەسەر کراوە چەندین پەندی کوردی و عەرەبی و تەنانەت فەرموودەشمانێ لەسەر کات وە گەنج دوانەیەکن ینی ئەگەر بزانرێت چۆن ینی پێکەوە هەڵەکەن ئەتوانرێ بەرهەمی زۆر باشیە بێت. لەسەرم بابەتە ئێمە ئەمڕۆ میوانداری گەنجێکی هەم بەتوانە هەم دیار لە نێو سۆشیال میدیامان کردووە کە ئەویش کاکە بوار مەنسوورە چالاکی بواری گەنجان بەسواسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاکە بوار بەخێر بێت. سواز بۆ میوانداریتان، سواز بۆ کەناڵی پێیام و هیوامان وایە بتوانین ئەمڕۆ کۆمەڵە قسەی بکەین کە جێگە بگری و ئیسفادەی خۆی بگەین ئینشاءالله. ئینشاءالله یەخوا بەخێر بیت. باسی وم کردتم گەنج و کات دوو ئەتوان بڵم دوو ڕووی یەک دراون وانە چونکە گەر گەنجێک ئەو کاتی لە بەردەمیایەتی وەکو بڵێ هەستی پێ نەکایان بە گرنگی نەزانێ یان ڕێزی لێ نەگرێ هیچ وانە کاتێکیش هەبێت کاتێک گەنج تایە ئیژ نەکە هەر دیسانەوە ئیژ گرنگی نییە کەواتە ئێمە بالەوە دەست پێ بکەین گەنج و کات ئەو کاتی هەیەی چۆن توانێ سوودی لێ ببینێ بۆ خۆی و بۆ چواردەورەکەی. تۆ لەم بوارەوە تێڕوانین چییە؟ زۆر باشە. بسمیلا بەنای خۆی گەورە. طبعاً قسەیەکی ئەڵێ کاتێک کە مناڵی کات هەیە توانات نییە پارەشت نییە، بەڵام کاتێک گەنجی کات هەیە و توانات هەیە بەڵام پارەت نییە. کاتێک پیرەبی کاتە نییە پارەت هەیە و تواناشت نییە. لەم گەنجیا ئێمە دوو شتمانەیە کات و توانە. هەر چەندێک تۆ ئەم کاتە دانیشی بەتاڵ بەسەری بەری یعنی شتێکی تیانەکەی تۆ کەمترە توانین کۆنتترۆلی ئەو کاتەکە. یعنی من تەجروبەی ئەو شتم کردو هەر چەندێک تۆ ئەرک زیاتر لەسەر شامبێ مانوبوونی زیاترە لەسەر شامبێ باشتر توانین کۆنتترۆلی کاتکەی. بەڵام ئەگەر تۆ بەتاڵبی بۆ نمونە ئیشت نەبێ کۆنتترۆلی کاتی پێ ناکرێت تاوی کاتەکە بە فیرۆڕات چونکە هەمیشە هەستێکەیە بە تۆ ئەڵێ هێشتا کات هەیە خۆ هێشتا مەجاالێ. بەڵام ئەو کاتی کە بۆ نمونە بەیانێکی داوامێکێتە بوو عستەکەی داوامێکێتە بوو شەو بۆ نمونە سەردانیکردنێکێتە بوو پلانێکێتە بوو یعنی بە معادلی تۆ لە ناو پلان و پرۆژی خۆتا ژیای کۆنتترۆلکردنی کاتت زۆر زۆر باشترە بێ چونکە شتێکی لە مێشکی تۆە ئەڵێ پەلە بکە چونکە شتێکی تر دوای ئەوە هەیە. بەڵام کە کات بەتاڵ بووی بۆ نمونە بە معادلیش هەست بۆەوەی کە تۆ کاتە هەیە و هیچ شتێکیشی بە بەڕێ ناکرێت. یعنی یەک ئیشە هەبێ خراپتر ئەتوانی بەڕێکی وەک لەوەی کە 5 ئیشە هەبێ. من زۆر زۆر تەجروبەی ئەو شتم کردووە سەر خۆمە. کێشەکە شوێ گەنج دانیشتووە و ئەزانێ هیچ ئەرکێک لەسەر شانی نییە بۆ ئەزانێ بۆ نمونە نابێ ئیشکا. ڕاستە ڕەنگە هەموو گەنجە پێویست ناکا ئیشکا بەڵام هەموو گەنجە پێویستە خۆی پێ بگەێنێ. خۆ بۆ نمونە کتێب خوێندنەوەش ئیشە، خوێندنی کۆرسێکیش ئیشە، گوێگرتن لە سیمینارێک و لە پۆدکاستێک و لە بەرنامەیەک و لە وتارێکیش هەر ئیشە. هەموومان هەمویان ئیشن بەڵام ئێمە وا تێگەشتین ئیش تەنها بێ ئێوارەی ئیشکیت و ئێوارەکی پارەکی وەرگری بۆن بەیان ئیشکی تا ئێوارە پارەکی وەرگری نازانین کە ئەمانەی تریش هەر ئیشن. پێندی بۆ هەیە. باشە کاک بوارە بۆ ئەوەی گەنجێک بەهای ئەو کاتە بزانێت ئەو کاتی کە هەیەی گرنگە بۆ ئەو خۆی تا پێ بگەێنە پێویستە چۆن بیر بکات و چی هەبێت بۆ ئەوەی کە ئەو کاتێک کە هەیەی خۆی تا پێ بگەێنە. زۆر مهمە ئێمە دوو پێوەرمانەیە پێوەری قیامەتمانەیە لەگەڵ پێوەری دنیا. ئەگەر گەن کەسێک لەم دنیاە پێوەرێکی هەبێت کە ئەویش پێوەری قیامەتە دایمە بیری لای هەبێ کە لە داهاتووە لێپرسینەوەیەکی لەسەر ورد و درشتی ئەو شتانەی کە لەم دنیاە ئەنجامی ئەدا زۆر بە وریاییوەتر مامەڵاکە. بۆ نمونە کەسێکیش گوێ بە قیامەت نەدا ئەمە بۆ هەموو کەسێک گوێ بە قیامەت نەدا بۆ نمونە گەنجێک دوو ڕۆژی تر گەنجێک ئەڕاتە
داوای کچێک بۆ نمونە کچێکە داواکاریە دەیان هەلی کارێک ڕائگەێنرێ دایمە ئەو گەنجانە ئەخرێنە پێش دایمە ئەو کوڕە بۆ نمونە حسابێکی جیازی بۆ کرێکە کاتەکانی بە شتێکی باشەوە بەسەر بردووە من هەمیشە یاین بە گەنجەکانڵێ بەڵام کاکە تۆ 2 ڕۆژی تر خەمی ڤێرشنە 40 ساڵەکەی خۆت بخۆی یانی تۆ هەموو ڕۆژە بە 18 ساڵی نامێنیتەوە 12 ساڵی تری بە 18 ساڵ بە 30 ساڵ 22 ساڵی تری بە 40 ساڵ کارێک مەکە لە 40 ساڵیا بڵێ ئەی براگیان چەندێ پەنمدا بە خۆمان لە 18 ساڵیا بۆ هەموو کاتەمە فیڕۆدا تۆ خەمی ئەوە بخۆ لە 40 ساڵیا تۆ ماڵ و مناڵە لەسەر ئیش و کارە لەسەر ئەو توانای ئێستا شوێنەماوە یەک دنیا بەرپرسیارەتی و لەسەر بۆچی کارێک ئەەکەی کە تۆ ناچاربی لە 40 ساڵیا بی لە بەردەستی کەسێکی 18 ساڵە ئیش بکەی بۆچی کارێکی کە تۆ لە 40 ساڵیا ناچار بێک و 15 ساڵێک لە بەینی تایوارە ڕاکەیت و هیچ نەبێ بە هیچ و هەر فریا هیچ نەکەی بەڵام ئەگەر تۆ دانیشتی لەم سەرەتایە لە تا تەمەنی 25 خۆ ماندوو کە ناڕەحەتێکی خستە سەر خۆت بڕێدە داوای هەر کچێک ڕێژێکی جیازی لێگیرە شکڵێن فڵانە کەسە فعلی خراپی نییە کاتەکانی وا بەکارێنێ کوڕێک ئەهلی مزگەوت ئەهلی نوێژە خوێنەوارە تێگەشتووە ئەی خوێنواری و تێگەشتی و معریفەت و دینداری ئەمانە هەمووی بە هەوڵ و تێکۆشان کەس لە پەپاڵدانەوە ناوێت بە کەسێکی بە معریفەت بە دیندار بە تێگەشت و ئەبێ تۆ مەعادەی لە هەوڵا بخوێنی تۆ عیبادەتکەی نوێشکەی خۆ لە خراپە بە دوور بگری کار بە فیڕۆ نەدەی ئێوای لێ لە 40 ساڵیا سوپاسی ڤێرشنە 18 ساڵێکی خۆتەکەی ئەڵیم ئەوە تاون پاڵم لیاوەتەوە چونکە بۆ لە پێش تەمەنی 25 ساڵیا زۆر خۆماندوو کرد بۆ سەیری هەموو کەسانشکە کە گەشتون بە شتێک ئەو کەسانن کە لە سەرەتاکانی تەمەنیانە زۆرترین ناڕەحەتیان بینیوە ئەگەر ناڕەحەتیشان نەبینی بێ خۆیان خستۆتە دۆخێکۆ کە سترێس و ناڕەحەتیان لەسەر بێ بۆ ئەوی پێ بگەن هەر ئاسن هەتانەی کوتی تۆکمە نابێ گەنجش ڕێک بۆ شێوازێ جا هەر بۆ پشتڕاستی و قسەی تۆ ینی قسەیەگەیە وترێ بە گەنجی سستی بە پیری بە گەنجی مەستی بە پیری سستی ئەیکەی خواپەرسی جا منەمێ ئەلەمەوە باس لە گەنج و گەنجینە بکەم تا چەند گەنج ئەو گەنجینی کە لە بەردەستیایەتی لەو هێز و توانا و تااقەتی کە بتوێنێتەوە لە تەمەنی 18 بۆ 25 بۆ 30 ساڵ هەیەی بەخوا لە 40 بەرەوسەرەوە ئەوەی نییە لە 50 بەرەوسەرەوە هەر دەردێڵیتر وردە کۆتایی دێوانە ئەبێ ئەوەی کە ئیشی کردوکو بڵێ ها بەری ڕەنجیشانی دانیشێتر وردە لەوە بخوات گەنج و گەنجینە ئێمە چۆن یعنی گەنج چۆن لەو گەنجینەی خۆی بەهرەمەند ببێ چۆن دەست بەرێ بۆ ئەو گەنجینەی خۆی لە بوارەکانی ژیانە لی بەهرەمەند ببێ زۆر باشە ئەوساس توانا و تەرکیزی گەنج وەکو تەنکیەکی سەربان بێنە بەرچاوی خۆت ئەگەر تەنکیەکی سەربان یەک بۆری لێ بدەی بۆ یەک ماڵ بڕوا هەم ئاوەکە قووەتی زیاترە و ئیسفادەشی لێکن و بەشیشانەکە بەڵام ئەگەر ئەم تەنکیە بێنی 6 بۆری لێ بدەی بڕا بۆ 6 ماڵی گەڕەکەکە هەم ئاوەکە بەش ناکە هەم قووەتیشی کەمە بێ و زوو تاوا بێ کەسیشان ئیسفادەی لێ ناکەن کەواتە هەمیشە تۆ پێویست ناکا بۆ نمونە شتێک بکەیت ڕەنگە جاری وای پێویست کا شتێک نەکەیت ئەگەر تۆ هاتی بۆ نمونە ئەم وزەی تۆ ئەڕوا بۆ موبایل چەند ڤیدیۆ دێتە بەرزی تۆ لە سۆشیال میدیا بەشێک لە وزەی تۆ بە بەس دانیشی دەست لەم ڤیددیویانە لەم لایڤانە لەم چاتە لەم یاری موبایلە لەم پۆبجیە بۆ نمونە لەم نازانم چوونە دەرەوە لەم کافتریا لەم نێرگەلێ لەم جگەرێ بەس ئەمانە بگرەوە وز ئەگەڕێتەوە خۆیگەڕێتەوە کات سەر چاوەکە و پڕ بووە تۆ ئەتوانی ئەو کاتە هەر شتێکگەر وزەیەکی زۆر پێە بەڵام تۆ بتەوێت بۆ نمونە شتێکی باشیشکەیت بەڵام لە هەمان کاتە دەشتی خراپیشکی ناتوانین شتە باشەکە سەرکەوتووی بۆ چونکە تۆ بێژگەلوی کە ڕێک تەنکی سەرمانەکەوەیە دەبووری داوە لەم تەنکیە تەرکیزەکە بەش ناکە تەرکیزی ئینسان ناکرێت لێ کاتە لەسەر دەشت بێ مێشکی ئینسان ناتوانێت لێ کاتە تەقەبولی دەشتکە تۆ لێ کاتە ڤیددیۆیکی خراپە بینی کتێبە خوێنیت و هاوڕێکی خراپ نێرگەلەیەک لایڤێک پۆبجیەک ئەم مێشکە پێ ناگات چونکە تۆ هەرچی ئەدەیتێ دوایش ئەوەی لێ دەرەچێتەوە ئیسونجێک ئەگەر بیکەیتە ناو قوڕاوێکەوە دوایی کە گوشیت شربەتی هەناری لێ نایەتە دەرەوە وڵای هەر قوڕاوی لێتە دەرەوە بیکەیتە ناو ئاوێکی سازگاریشەوە دوایی کە گوشیت ئاوێکی سازگاری لێتە دەرەوە تۆ بە درێژایی ڕۆژەکە و بە درێژایی شەوەکە لە ناو خراپەیە بووی دوایی کە ویستت ئاوتپوت کە یعنی بۆ نمونە توانای خۆ دەرخەی خۆت پێ بگەێنی و شتێک لە تۆ بێتە دەرەوە بەرهەمێک لە تۆ بێتە دەرەوە هەر شتی خراپێتە دەرەوە شتی باشی لێوە دەرنایێت باشە کاکوار لە ئێستادا لەوانەیە کەسانی وەکو تۆ کە هانی گەنجان بدەن بە پەنجەی دەست بژمێردرێن بەڵام گەنجانی ئێستا زۆر بە هیواکراون یان زۆر گەشتبین نین بە داهاتووی خۆیان ئایا گەنجان چۆن گەشتبین بن بەو داهاتووی کە هەیەە یاخود ئامانجێکیان هەبێت کە پێی ئەگەن هەر پاڵی لێ نێنەوە چی بکەن؟ طبعاً خۆی گەشتبینی هەربێ ئێمە ئەگەر بە خۆمان بڵین مسلمان ئێمە زۆرمان بڵێ بەڕاستی بەناو مسلمان بە خۆمان بڵێ مسلمان بەڵام سیفەتی مسلمانانەمانتیان نییە
گەشتبینی یەکێکە لەو سیفەتانی کە تۆ بێ وەکو موسڵمانێک تیات هەبێ نابێت لە هیچ حاڵەتێکە بهیوا بووی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمی ئەگەر قیامەت هات دارێکتان بەدەستەوە بیچێن ئەمە یعنی پەیامێکی زۆر قوڵی تایە ڕاستە وڵات خراپە حکومەت خراپە بارودۆ خراپە ئێمە وەکو گەنج هەر لەبەر ئەوەی کە کوردین بەس لەبەری کە کوردین لە دەیان شت بێبەش بووین لەم دنیاە بەتایبەت ئەوانشی کە لە شارە بچووکەکانان لە سەدان شت بێبەش بوون یعنی هەر لەبەر ئەوەی کە کوردی تۆ شتێکە لە دەسەڵاتی خۆتان نییە لە دەیان شت بێبەش بووی بەڵام نابێ ناڕزایەتی لە دەست کوردایەتی و دەربڕێ بە شانازی بە کوردایەتی وە بکەی وە سوپاسی خوا بکەی لەسەری چوەمە قەزا و قەدەرەکە ناڕازی پێی شتێکی باش نییە ئەبێ سوپاسی خوا بکەی دوای دێنە سەر لایەنەکەی تر ئێمە دایمە بیرمان لە ئامانجێکی زۆر زۆر گەورەیە بۆ نمونە هەر لە مناڵیوە ئەیخەنە مێشمان دکتۆر مهندیس نازان فڕۆکەوان چی بەڵام بیرمان لای پرۆسەکە نییە ئەمانەیە بگین بە شتێک بەڵام بە پرۆسەیەکا تێپەڕ نەبین بۆ نمونە ئەمانەیە لە سلێمانی و بڕین بۆ هەولێر بەڵام بەناو بۆ نمونە دوکان و کانیوەتمان و بۆ لە ڕێی کەروک و ڕێ بەناو کەروکا تێنەپەڕ ئەوێ ڕێک لێرەوە بڕاتە ئەویە ئەگەر گەنج کاتێک بیر لە ئامانجێ کردەوە بیر لە پرۆسەکەش بکاتەوە وە چێژ لە پرۆسەکە ببینی وە کارێک بکە کە ئەم پرۆسەیە خۆش بێ بەلایەوە نەشوشی ساربوونەوە ئەبێ و ئەگا بە چێژەکەش بۆ منی سەمە ڤیددیوەکم بڵاو کردەوە ئەموو کاتێک کەسێک ئەڕوا بۆ قاعی لە جوانی هەموو شتێک لە مێشکایەتی تەنها ئەوەی جسمی گەورە بێ وای لێ وای لێبێ سێکی دووان یاریەکە 2 کیلۆ ئەو پەڕێزیاکە ئەگەر یەک دنیا پرۆتین و نازانم کۆش و ئەو بابەتانەش بەکاربێنێ سار دەبێتەوە بۆ چونکە ئەو تەنها تەرکیزی لەسەر جسم گەورە بوونە بەڵام ئەگەر بینیتە بەرچاو تەرکیزی لەسەر چێژوەگرتن لە یاری بێت تەرکیزی لەسەر تەندروستی بێ بەهێزبوونی ماسوولکەکانی جوڵەکردن بێ سێرەکەی یاریکردنەکەی بەردەوامە بێ ئەگەر تۆ بڕۆی بۆ هەولێر بۆ نمونە یان بۆ نمونە بەنیازی لە بیابانێکای مەطعمێکی دوور لەو سەرۆ دیارە بەنیازی کە گەشتی تا ئەو مەطعمە نانێکی خۆش بخۆیت بەڵام ڕێگاکە ئەبێ بە پێ بڕۆی ئەگەر تۆ لەم ڕێگایە دەبێ ئاو کۆمەڵی خواردنی بچووکت پێ نەبێ بۆی بیخۆی ناگەیتە خواردنە گەورەکەش وایە کەواتە ئەگەی نەیەکشت ئەبێ گەنج ئامانجی بچووک لە بینی خۆی و ئامانجە گەورەکە دابنێ بۆ ئەوەی زوو بگابم ئامانجە بچووکانەوە بەدیان بێنێ و تام لە پرۆسەکە بکات چێژی لە بینە تووشی ساربوونەوە نەبێت بەڵام ئەگە هەر لە سەرتاوە سی کۆتایی بکەی کاکە هەر ئەڕۆی هەر هیچ ناگی هەر هیچ ناگۆڕێ 10 ساڵی ماوە هەر بگەی ڕێکسار دەبێتەوە تااقەتی نامێنەوە دوایڵێ وەڵا کاتی خۆین ئەو خەوەنەوە بوو بەڵام پێی نەگەشت زۆر جاریش قسەی چواردەور کاریگەری هەیە لەسەر کەسەکەوەی کە قورسی کا لە بەرچاوی یاخۆت سەهلی کا لە بەرچاوی قسەی چواردەور بەخوا هەر هەیە ومان قسەی چواردەورمان پێ وتراوە بەخوا من خۆم ئەو قسانی کە بە من وتراوە ئەگەر هەر کەسی در ودا بەخوا قەت تااقەتی ئەم بە مۆزوعانی نەبوو بەڵام هەرو کەسی کە ڕۆژانی هاتووە قسەی پێوتوی ڕۆژێت بەخوا تاکید بە ممنون دەبێتەوە تاکید بە ئیشی تێتەکەوێتەوە تاکید بە پەشیمانی دەرئەبڕێ تەنها یەک شتی بەردەوامی بۆ خوایە تەنها بەردەوامی هەبێت و بچڕان نەبێت هیچ شتێک مەحاڵ نییە لەم دنیا بەردەوامی هەبێت بچڕان نەبێت بچڕانەکە زۆر مشکلی باش کاکە بوارانی بتوێنێتەوێ ئەزمون بابەتێکی گرنگە لە هەموو شتێکاوە نیە تۆ وەک گەنجێک لە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیایە خەڵکێک کە لەوانەیە زۆربەی زۆریشی گەنج بێ بینەری بابەتەکانی تۆن بینەری ڤیدۆکانی تۆن قسەکانی تۆن ئەوەی کە وتمەها تۆ گەنجیت گەنجێکیش تەماشای تۆکە مرج نییە هەموو گەنجێک و تۆ بتوانێت بەسمەی هەبێت جێپەنجێ هەبێ وایە ئەم ئەزمونەی خۆت چۆن لە ڕێگی ڤیدۆکانتەوە سیمینارەکانتەوە قسەکانتەوە چۆن توانیتە دیسانەوە جارێکی تر فیدباکی بکەیتەوە بۆ گەنجان وڵی ئوستاز دایمە من حەزەکەم بیسەلمێنم کە بەڕاستی لە کوردستانیشان مەحاڵ نییە بۆ نمونە لە سەی سادەقی شاکە من خەڵکی ئێوە مەحاڵ نییە تۆ بۆ نمونە لە شارێکی بچووکی وەکو سەی سایق و خوڕماڵ و بۆ نمونە هەڵەبجەی تازە و شارە زور و زەڕیان و دەربەنی خان ئەم شارانەیە بی بڵی وەڵام من لەبەروی لەم شاریان ناتوانم بکەم بە شتێ وەڵی من هەمیشە وەڵم داوە بیسەلمێنم کە بەڕاستی ئەگەر لەم لە خێزانێکی بۆ نمونە فەقیر بی لە خێزانێکی بۆ نمونە کە هەمووشیان خوێنەوار و دکتۆر و پرۆفیسۆر نەبن لە خێزانێکی زۆر دەوڵەمەندیش نەبی لە شارێکی زۆر مهمیشانەبی سیارەشت نەبێ پارەشت نەبێ شوێنی گونجاویشت نەبێ کامێراشت نەبێ کۆمپیوتەری گرانبەهاشت نەبێ ستۆری گرانبەهاش نەبێ ئەتوانی شتێ بکەیت چونکە هەتا ئێستاش من خۆم ڤیدۆ ڕکۆرد دەکەم بۆ خۆم ئیدیتی ئەەکەم خۆم ئامادەی ئەەکەم خۆم ڕووناکی ڕێگەخەم خۆم دەنگ ڕێگەخەم ئەها خۆم ناچار کردووە کە فێری هەموو شتێک ببم بۆ ئەو ئامانجی کە پێویستمە کە تۆ ئامانجێکە بوو کۆمەڵە شتێکی پێویستە یەکەم جارە بێ بڕی بزانین چی پێویستە ئەم شتانە لە خۆتا دروستکەی ئامانجەکە خۆی بە ئاسانی بەدیەت یعنی
هەر ئەوەی کە من لە سەیسایقام هەر ئەوەی کە بۆ نمونە لەسەر پارە نەخەوتوم هەر بۆ نمونە ئەوەی کە خۆم هەموو شتەکانی خۆمەکەم هەر ئەوە بۆ نمونە نیشانەیەک نییە ئاماژەیەکی ناڕاستەوخۆ نییە بۆ ئەوەی کە بەڕاستی شتێک مەحاڵ نییە تۆش دەتوانین لە ماڵی خۆتانەوە بیکەیت هەر منیش نەدایان گەنجمان نەبینیوە لە ماڵێکی فەقیرەوە لە سەوزە فرۆشیەوە گەشتۆتە ئەمریکا بەقاڵ بووە گەشتۆتە ئەوروپا و پلەی بەرز و ئێستا ڕەنگە مەعاشێکیە بێ ئێمە بە خەیاڵیش بیرە لێ نەکەینەوە کەواتە تەنها جوهدی ئەوێ و هەوڵدانی ئەوێ و بیان و هێنانەوەش زۆر زۆر ئاسانە بوو خوا ئایسە دانیشم بیان و بێنمەوە ئەوە نە بیان و ئەهێنیتەوە بەڵام دایمە ئازا ئەو کەسەیەکە بیان و نایێتەوە سەبر چەند مهمە لەم بابەتەیە سەبر و ئارامگرتن وەڵی دایمە دایکم قسەیەک پێم وەڵێ لە پڕێ ناوی بە کوڕێ ئەو قسە زۆر ینی 100% وایە هەموو شتێک تەدەریجی ئەگەر بۆ نمونێ باوەڕمان بە دەسەڵاتی خی گەورە هەیە کە ئەتوانی هەر شتێک بکات کە ئێوێ لە هەر کاتێکا بیێ بەڵام شەو ڕۆژی بە 6 ڕۆژ دروست کردو ئەمە هەر خۆی پامێکی ناڕاستەخۆی تایە کە تێ بگەن هەموو شتێک بە تەدریجیە هیچ شتێک لە خۆ ڕوونادا هیچ شتێک ڕەخۆ ڕوونادا پێغەمبەرێک صلی الله علیه و سلم بەو گەورەیە لە 40 ساڵی خۆی گەورە ئەو پامی پێبەخشی یان ئاکرێ بوون ئێمە لە 20 ساڵیا بگەین بە پلەیەکی زۆر زۆر گەورە کە خەڵک جاری وایە لە 40 ساڵیا بەدیێنێ بەڵام جاری وایە ئینسانێکە بینی 6 ساڵە ئەڕوا دکتۆرە و ماستەرە خوێنێ هەر لە خۆ ئومێدێکە بۆ دروستە بێ ئەڵێ من 20 ساڵم ئەو 6 ساڵە ئەڕوا ماستەر و دکتۆرا خوێنێ ئەقینا من لە 25 جای خوێنم چی باشە کاوار گەنجان لەوانەیە ماوەیەکی زۆر هەوڵ بدەن خۆیان پێ بگەێنن بەرەو ئامانجەکان بڕۆن بەڵام لە هەنگاوێکدا لە قۆناغدا شکست دێنن تا چەندێک گرنگە کە گەنج دوای شکست هێنان دووبارە هەستێتەوە دووبارە بەردەوام بێت ئەو شکستە نەکا بە خاڵی کۆتایی تەمانەوە شتێکی زۆر زۆر گرنگە ئەگەر تۆ قسێک یاڵ ئەگەر تۆ شکستێنێ نامانەوە هیچ هەوڵە نەداوە بۆیە شکستێنێ ئەو کەسێکە بێ هەڵەیە کەسێکە پاڵی لیاوە توی شتێکی نەکردەوە کەسە هەڵی هەیە کە هەوڵی داوە شتێکی ڕاست بکات بەڵام نەیزانی و غەڵەتی کردووە هەر بۆ منە قسەیەکی لەسەر ئەدیسۆنەڵێ گاڵتەیان پێ گرۆتیانە تۆ 200 ڕێگار بەکارێنان گڵۆپی لێ دروست نەوتی نەخێر من 200 ڕێگا فێر بووم کە گڵۆپی لێ دروست ناکرێتەوە تا ڕەنگە لە 201 گڵۆپ دروست بێ کاکە ئالم ڕێگای ئەڕۆم چاڵێکی تایەتی یەکەوم ئەژنۆیەکم ئەشکێ فێر ئەم جارێکتە لێرە و ناڕۆم لێوە ئەڕۆم ڕێگایکی جیاواز تاقیەکەمەوە بۆیە ستاربوونەوە نەبێ باشترە هەمیشە ئینسان بگەڕێتەوە ئەم کاتێک کە شکستێکی نێستار دەبێتەوە بڕاتە شوێنێکی تەنیا و نەمە تەجروبەم کردووە دانیشە خۆی وەخوای گەورەیەک لای کاتەوە پشت بەسن بەخوای گەورە بێ ئومێد بوون لە تەواوی سەر عەرز ئومێد تەنها بەخوای گەورە تەوەکول نەکردن لە تەواوی سەر عەرز تەوەکول تەنها بەخوای گەورە پشت بە هیچ کەسێک نەبەسێت تەنانە بە توانە و تاقی خۆشی نەبەسێت ئێستا من لە سیسایق هاتووم بۆ ئەم سلێمانی وتمە خوایەکە باشترین سایق بم باشترین سیارەم پێ بێ باشترین جادەم لە بەردەما بێ سیارش لەسەر جادەکە نەبێ زەرر و قازانم تەنها بەدەستێ بتەوێ ئەگەمە ئەو شوێنە نەشتەوێ ناگەم و تووشی ڕووداوێکە بم ئەگەر بگەڕێتەوە دانیشێک هەموو شتێک بەدەست خوای گەورەیە خۆیەک لای کاتەوە بەخوای گەورە هەناسێکی قوڵەڵ بژێ دیسان پشت بەسن بەخوای گەورە چاوێک بخشێنێتەوە بزانین لەکوێ ڕێگەکەی غەڵەتی کردووە دیسان دانیشە پلانێکی تازە دابڕێژێتەوە دیسان پشت بەخوا هەنگاو بنێ و باوەڕی بۆ هەبێ کە شتێکی پێوترێ قەزا و قەدەر دوای ئەوەی کە تۆ هەوڵی تەواوت دا ئەگەر گەشتی خێر عەلا خێر سواز بخوا ئەگەر نەگەشتی لەبەر ئەوەی تۆ هەوڵت داوە هەل باشە سواسی خوا بکەی بەڵام ئەگەر هەوڵ نەدا بێ بڵێ وەڵا قسمەت و نسیبەکەوە بوو نازانم چی و چی و ئێمە هەروین و بەخوا ئەوروپا نەبێ و هەروێ بڕێن بۆ ئەوروپا و شارەکەی ئێمە وایە ئەگەر تۆ جارێ هەوڵێ بە بزانە چۆنە تۆ هەوڵێک بە بەڕێگاکەیان بڕۆ کە هەوڵت دا بەڕێگاکەیان ڕۆشتی نەگەشتی دیسان هەر سوپاسی خوا بکەم حتمەن بێگومان بە گەشتێکی باشتر لە ڕێگادانراوە زۆر جار ئیشی گەورە هاتۆتە بەردەمم شتی گەورە هاتۆتە بەردەمم زۆر زۆر خرۆشاوم زۆر دڵم پێ خۆش بووە سێرێکی شتەکە نەگەشتی بی دوای 10 ڕۆژ بۆ شتێکی لەوە باشتر هاتۆتەوە بەڵام پێویستی بە گومانی باشە بەخوای گەورە وە سەبر و ئارامگری و سوپاسکردنی خوای گەورە لە هەموو کاتێک باش نەمێ ئەلێرەوە پرسیارێ بکەم باسی خۆی پروردگارەوە تا چەند گەنج لە باز لە کۆمەڵگەی خۆمانەکەن ئەوەنەوە قسێ بۆ تەواوی جیهان ڕاستە بەڵام باز لە کۆمەڵگەی کوردێکین کە کۆمەڵگەیەکین بە شانازیەوە خۆمان بە موسڵمانە زین و ئاینی پیرۆزی ئیسلام کارلێک و ینی چۆنەڵی لەگەڵمانە ئاوێتە بوو تا چەند ئاین دینداری ئیلتیزام قورئان مزگەوت ئەم بابەتانە هەم گەنجمان بۆ پێئەگەێنێ هەم گەنجمان بۆ جۆرێک لە دامەزراوەکە بەڕاستی وای ئوستاز ئەم دینە حقیقەتە یعنی هەر کەسێک لێ ڕابکە هەر کەسێک ژاتیکا بەڕاستی نازانم خۆی لە گێلی ئەدا ئەم دینە حەقە پێڕەوی ئەەکەی لەگەڵ یا ئاڕۆی خۆ قازانجەکەی پێڕەوی ناکەی لەگەڵ یا ناڕۆی حسابی بۆ ناکەی هەر خۆ زەرەکەی ئەمە حقیقەتەوە هەمووشمان ڕۆژێکی بە چای خۆمانەی بینی
بەڕاستی دینداری ئینسان گەورەکە و شخصیاتی پێبەخشی و لەناو خەڵکە هەر ئەو کەسی کە گوناح و تاوانی هەیە لەگەڵ ئەو کەسی کە گوناح و تاوانی نییە فەرقی ئەو کەسی کە گوناح و تاوانی هەیە ئەو گەنجی کە گوناح و تاوانی نییە هەیەتی مەبەستم لە دەرەوە ڕێزی لێ ناگیرێ نور لە دەموچاویانە قسەی ناڕوا دوژمنەکانی زاڵە بن بەسەریا ئەیشکێنەوە ئیشەکانی لەسەر قورسە بێ بەردەوام شکست ڕوبەڕوویە گەشتبینیتیان نامێنێ بە مەعەدەلی لەبەری ڕووی کردوتە خراپە هەر خراپە ڕووی تێکا بەڵام ئەو گەنجی کە خۆی پارێزێ لە کاتێکا لەو پەڕی قووەت و توانای هەموو شتێکە گوناحکردنایە خۆی پارێزێ لە هەموو جۆرەی گوناح بە بچووک و بە گەورە ناڵێ کوڕەقەی ناکە گەنجم چیە بە ئەمە بکەم خۆ تیارە نییە هەموو گەنجەیەکا گەنجێتیەوە زۆر کەسە قسانەکە سەد گوناح و یەکتەوە ئاڵێ ئەو کە کوڕەقەی ناکە بە ئەمە بکەم ئەوە بکەم بەڵام ئەو کەسی کە بەڕاستی خۆی پاراستووە فەرقی لەگەڵ ئەو کەسی خۆی نەپاراستووە ینی بە هیچ کەسێک گلەی نەکا لەو ئەنجامی بەدەستیە ئەو گەنجی کە لە 190 ڕۆژ و شەوەکەی تەرخان کردەوە بەخوای گەورە فەرقی لەگەڵ ئەو گەنجی لە 150 بۆ تەرخان کردووە ئەو لە سایانەوە بەرهەمەقی وەرەگرێتەوە لە 150 هەر بە فعلی وایە چۆن لەسەر بۆ منیاخان تو بۆ نمونە ئەم پلتفۆرمانی کە لەم سمارتفۆنانی لەو ئایپادانی لەبەردەستمانە کاتی تۆ سێرچەکەی لە چ بابەتێک بمێنیتەوە یا لەسەر چ ڤیددیویەک بمێنیتەوە ئیتر ئەم پلتفۆرمە زۆرترین و ڤیددیوێت پیشانەیە کاتێ تۆ گەنجی لەسەر چ ڕێگەیەک بی ئەو شتانێتە ڕێگەت ئەگەر ڕێگەکە ڕاستە ئەو شتی ڕاستە دەگەر چەوتە سەبیل نییە سوبوو لە ڕێچکەکانە ئەو بابەتی وا دێتە ڕێگەت کە تۆ لە ئامانجەکە دوورەخات و بە فعلی وایە هەرخوای گەورە خۆی نافەرێ ئەومە یەتەقی لا یەجعل له من ئەمری یوسرا ئەڵێ هەر کەسێک تەقوای هەبێ خۆی گەورە کارەکانی بۆ ئاسانە تاکید بن بڕۆ لەو کەسانە پرسە کە زۆر یانی دینداریان بە عەمەل و بە قەول و بە دڵ هەمووی تەطبیق کردو لە خۆیانە سێرەکەی کاریان زۆر بە ئاسانە تووشی خەم و خەفەت نابن یعنی سێرەکەی ژیانێکی زۆر ناڕەحەتیە خانێکی زۆر ناخۆشیە ئیشێکی زۆر پارێکی کەمیە بەڵام دایمەن لەو کەسە دڵی خۆشترەکە پارێکی زۆریە دنیای لێ نەبووە بە چەرمە چۆلەکە ها دنیا بە فراوانیە بینێ بە مەعەدەلی گەشت بینە و پێش ڕائگا ناشمرێ لە برسان مناڵیشی پەروەردەیەکە مناڵەکانی شوێنێرێتە زانکۆ لە هیچیان کەم نابێ بە پارێکی کەمیشەوە بەڵام چۆن ئەمە لەبەر ئەوەی نەبووە خوای گەورە بەرەکەتە خاتە ژیانی و بەرەکەتە خاتە کاتەکانیەوە هەر بوو خۆیان ڕۆژێک خۆم تەرجمەم کرد ئەو ڕۆژێک کە بۆ نمونە کاتەکانن لە خزمەتی خوای گەوران نییە یعنی هەموو کاتەکە و بەس بۆ دنیاە و ئیتر بیری خوای گەورە نەماوە هەر لە خۆ بەرەکەت لە کاتەکەتانی فرێ هیچ ناکە هیچ نایە بەدەستەوە هەر ڤیددیوێک دانی سوێن بەخوا ڤیددیوێک دانی ئاکتیڤی نییە و ڤیددیوێک بینەری نابێ بەڵام کە لەبەر خوایەکی ئاکتیڤەکەشی زیاتر دەست خۆش بێخەوەڵا بابەتەکە زیاتر هەڵەگرێ وانێ لە نیاخان ئەکرێ بەڵام تر هەر ئەوەنە ئینشاءڵڵا جێگە بگرێ قسەکانەوە بای هەموویەتی جێگە بگرێ کاکە بوارمەنسوور چالاکی بواری گەنجان سپاس بۆی کە لە شارۆچکە جوانەکە و خۆشەویستەکەی سێ سادقەوە هاتی وە سلێمانی چۆن بە سەلامەدات و ئینشاءڵڵا بە سەلامەتیش ئەگەڕێیتەوە زۆر سپاس بۆ وتەکان دەست خۆش بێت دووبارە